في حينها قالوا ترى احنا ما نحتاج صلاحيات، من نتحمل لا عندنا ستاف ولا عندنا. خۆپیشاندەرانی عێراق کاندیدکردنی محەممەد شیع سوودانی بۆ پۆستی سەرۆگۆزیران ڕەت دەکەنەوە و سیاسەتمەدارێکی ڕەوتی سەدریش سێ سیناریۆ لەبارەی داهاتووی عێراقەوە دەخاتە ڕوو. خۆپیشاندەرانی مەیدانی تەحریری بەغدا دژی هەواڵی کاندیدکردنی محەممەد شیع سوودانی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق ناڕەزایەتیان دەربڕی و خۆپیشاندەرانی پارێزگاکانی باشووری عێراقیش کاندیدکردنی سوودانیان بۆ پۆستی سەرۆگۆزیران ڕەت کردەوە. خۆپیشاندەران پێیان وایە ئەو کەسە پێشتر پۆستی حکومی زۆری هەبووە و ناتوانێت ببێتە سەرۆگۆزیرانی بێلایەن بۆ حکومەتی عێراق. سوودانی لە چەند ساڵی ڕابردوودا چەندین پۆستی هەبووە. وەزیری مافەکانی مرۆڤ بووە لە خولی دووەمی حکومەت بە سەرۆکاتی نوری مالیکی. هەروە وەزیری کاروباری کۆمەڵاتی و وەزیری پیشەسازی بووە بە وەکالەت لە کابینەکەی حەیدەر عەبادی. ئەندامی حیزبی داوای ئیسلامی و کەسێکی نزیک بووە لە نوری مالیکی و خەڵکی پارێزگای میسانی باشووری عێراقە. ناڕەزایی خۆپیشاندەرانی عێراق لە کاتێکدایە کە بەپێی چەند سەرچاوەیەکی ڕۆژنامەوانی ڕۆژی دووشەممە بەرهەم ساڵح سەرۆک کۆماری عێراق بە مەرسومی کۆماری محەممەد شیع سۆدانی ڕابسپێرێت بۆ پێگێنانی کابینەی نوێی حکومەت. ڕۆژنامەی شەرق الەوسەد لە ژمارەی ئەمڕۆیدا بڵاوی کردوتەوە لە نێو ئەو کەسانی کە ناویان وەک کاندید بۆ پۆستی سەرۆگۆزیرانی عێراق هاتووە تا ڕادەیەک لە بەرژەوەندی محەممەد شیع سوودانی یەکلایی بۆتەوە کە لە ئێستا ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە. هاوکات ڕۆژی سێشەممەی داهات و ئەو وادەیە کۆتایی دێت کە بەپێی دەستور پێویستە سەرۆک کۆمار کەسێک بۆ پێگێنانی کابینەی نوێی حکومەت ڕابسپێرێت. بڵاوبوونەوەی هەواڵی بوون بە سەرۆگۆزیرانی داهاتووی عێراق لە کاتێکدایە دوێنێ محەممەد شیع سوودانی لە پەیامێکیدا دەست لە کارکێشانەوەی خۆی لە حیزبی داعوا و فراکسیۆنی هاوپەیمانی دەوڵەتی یاسا ڕاگەیاندووە. لە لایەکی دیکەوە شێخ محەممەد عەبوودی سیاسەتمەدار و کەسایەتی نزیک لە موقتەدا سەدر سێ سیناریۆی لەبارەی داهاتووی عێراقەوە خستە ڕوو کە ئەگەری ڕوودانیان هەیە لە داهاتوویەکی نزیکدا. محەممەد عەبوودی ڕایگەیاندووە یەکەمین سیناریۆ ئەوەیە کە شۆڕشی ئێستای گەلی عێراق سەرکەوتن بەدەستبێنێت. دووەمیان شۆڕشەکە بەردەوامی هەبێت بەبێ ئەوەی نە سەرکردایەتی هەبێت نە ئامانجێکی ڕوون. سێمیان شکستی شۆڕش و سەرکەوتنی گەندەڵکارانە جارێکی دیکە. ناوبرا و ئاماژەی بەوەش کردووە هەر یەکە لەو سیناریۆیانە پێشینەوە ئەنجامی خۆیان هەیە پێویستە گەلی عێراق خۆی یەکلایی بکاتەوە کە دەوێت کار بکات بۆ دەستەبەرکردنی کام لەو سیناریۆیانە. لە 25 مانگی ئۆکتۆبەری ئەم ساڵەوە خۆپیشاندانەکانی عێراق بەردەوامن. داواکاری سەرەکی خۆپیشاندەران لە سەرەتادا هەڵوەشانەوەی حکومەت بوو. لە ئێستاشدا داوا بە سزاگەیاندنی گەندەڵکاران و ئەو کەسانە دەکەن کە دەستیان هەیە لە کوشتنی خۆپیشاندەراندا.